یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکوەزیران و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە پشکی شیعەیە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە گفتوگۆی ئەم بابەتە دەکەم. دکتۆر عومران کازم، ئەندامی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە کەربەلا ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر عومران، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بۆچی تا ئێستا چوارچێوەی هەماهەنگی کاندیدی سەرۆکوەزیرانی یەکلایی نەکردوتەوە؟ لە ڕاستدا دەزانن کە ئێستا دوای ئەم هەڵبژاردنە بۆتە نەخشە ڕێگایەک بۆ دەرەنجام و ئەنجامی ئەو هەڵبژاردنە و جیاواز بووە بەراورد بە هەڵبژاردننی پێشووتر. ئێستا کە زۆرینەی دەنگ هاوپەیمانیەکەی سەرۆکوەزیران بەدەستی هێناوە و خۆی کاندید کردبوو بۆ ئەو پۆستە، لەوانەیە ئێستا دۆخەکە بە شێوەیەکی گشتی لە ناوچەکە سەختە، لە عێراقیش بە هەمان شێوە، بەڵام لەوانەیە تا ڕادەیەک چوارچێوەی هەماهەنگی نەزانێت کێ کاندید بکات لە 4 ساڵی ئایندەدا عێراق بەڕێ بۆچی نازانن کێ کاندید بکەن؟ لەسەر چ بنەمایەک نازانن؟ دەژین چونکە تا ئێستا پێش هەموو شتێک هەڵوێستەکان نەگەیشتونەتە کۆتایی. چوارچێوەی هەماهەنگی وا هەز دەکات کە تەنانەت دوای بەڕێوەچوونی دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەران کە ڕۆژی دووشەمە بەڕێوە دەچێت، لەوانەیە مانگێکیان لەبەردەست بێت، ئەو مانگەی ئایندە مانگێکی زیاتر بێت لە دانوستان و گفتوگۆ و باسکردنی دۆسیەکان. هەروەک دەزانن بابەتەکە تەنیا پەیوەست نییە بە هەڵبژاردننی سەرۆکوەزیران، بەڵکو پێویستی بە کارنامەی حکوومەتە، پێویستی بە دابشکردنی پۆستی وەزارەتەکانە، بەرپرسیارەتەکانی حکوومەتی ئایندە چی دەبێت و دڵنیاکردنەوەی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی هەمویان کاغەزی خۆیان دێنە سەر مێزەکە. هەموو ئەمانە کات و بڕیاری دەوێت و پێویستی بە کاتێکی زۆرە، ئەمەش وا دەکات دواکەوتن ڕووبدا. دکتۆر، بابەتی پۆست تا ئێستا کێشەی لە نێوان لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دروست کردووە؟ لە بڕوایدام یەکەم خاڵ بە شێوەیەکی گشتیش ئەو دۆخی کە لە عێراق هەیە ڕەچاوی کێشە نێودەوڵەتیەکان دەکات و پەیوەندیەکانی عێراقیش لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆنە، بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بوونێکی گەورەی لە گۆڕەپانی عێراقدا هەیە. بەڵام تا ئێستا زۆر ڕوون و ئاشکرایە بڕیار عێراق بڕیارێکی ناوخۆییە، بەڕادەیەکی زۆر بڕیارێکی ناوخۆیە. ئەگەر هەندێک داواکاریش هەبێت لەلایەن ویلایەتە یەکگرتووەکان و وڵاتانی ناوچەکە بۆ چوارچێوەی هەماهەنگی ئەمانە بوونیان هەیە، بەڵام ئەمە واتای ئەوە نییە چوارچێوەی هەماهەنگی ناسنامە نیشتیمانیەکەی خۆی ڕادەست بکات و دەستبەرداری بێت. بۆیە چوارچێوەی هەماهەنگی کەسێکی شیاو دەبێت هەڵبژێرێت، ئەو کەسێک کە لێهاتووە و کارامەیە توانای هەیە و وا دیارە جۆرێک لە خواستەیە ئەو کەسانە نێنرێنە پێشەوە کە دەکرێت جارێکی دیکە پرۆسەی سیاسی عێراق ڕێک بخاتەوە یان بیگۆڕێت. و ئایا پێویستیەک هەیە کە ئێستا ئەو چوارچێوەی هەماهەنگی دانوستانی لەسەر دەکات؟ باشە دکتۆر، ینی بەبێ ڕەچاوکردنی خواست و داواکاری ئەمریکا چوارچێوەی هەماهەنگی دەتوانێت پۆستی سەرۆکوەزیران یەکلایی بکاتەوە؟ لە بڕوایدام ئەمریکا هیچ فشارێکی نەکردووە بۆ ئاستەی کە کەسەکان دەستنیشان بکرێت. هیچ ئاراستەیەکی ئەمریکیەکان نییە کە چەند کەسێک دەستنیشان بکەن خۆیان دەستنیشانی بکەن. ڕون و ئاشکرایە کە ئێمە تەنیا باسی ئەمریکا ناکەین، تەنانەت وڵاتانی ناوچەکەش کۆماری ئیسلامی ئێرانیش کە چوارچێوەی هەماهەنگی هەست دەکەن ئەمانە داواکاریان دەبێت، چونکە بەڵگەکەوەیە تا ئێستا ئەو کەسیان کاندید نەکردو. ئەگەر کەسەکە لایەن ئەمریکاوە دەستنیشان کرا بە یان وڵاتێکی دیکە دەستنیشان کرا تا ئێستا ناوی ئاشکرا دەکرا. بەڵام ئێستا کە برایانی چوارچێوەی هەماهەنگی کاری لەسەر دەکەن، ئەو دۆخێکە تێدا توانیان پێدراوە بتوانن جم و جۆڵ بکەن، خوێندنەوە بۆ دۆخی عێراق بکەن و سەیری دۆسەی ئەو کاندیدانە بکەن کە خۆیان دەیهێنە پێش بۆ پۆستی سەرۆکوەزیران.
بۆیە لەو بڕواایەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ڕادەیەکی زۆر کەسەکە لایەن گرنگ نییە، بەڵکو کارنامە لایەن گرنگە. مادام ئەوەندە دەستکراوەن، ینی من ئێستا زانیاریم بۆ هاتووە کە نزیکەی 4 کاتژمێرە کۆبوونەوەی چوارچەوەی هەماهەنگی بەردەوامە تەنیا بۆ یەکلایکردنەوەی پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. کەواتە بۆچی ینی بە ئاسانی ناتوانن ئەم پۆستانە یەکلای بکەنەوە؟ من بە دووری دەزانم کە سەرۆک وەزیران لەو کۆبوونەوەی کاندید بکرێت یاخود نامەبەستم جێگری سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان، چونکە پەیوەستە بە کەسایەتی سەرۆک وەزیران کە کاندیدەکە کێیە. بۆیە بۆ نمونە ئەگەر برایان کەسێک دەستنیشان بکەن بۆی قەرەبووی برایانی هاوپەیمانی بنیاتنانەوە بکەن، لەوانەیە جێگری سەرۆک پەرلەمان بدەن بە عەسایب یاخود سادیقون، چونکە هەندێک هێڵی سووریان هەیە. باشە نەتانوە لە حەق لە بەرەوەی وەزارەتی دارایی وەرەگرن ئەوان داوای پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان ناکەن؟ ئەم بابەتە تا ئێستا هەر لەسەر مێزە، چونکە هیچ ڕێکەوتنێک نییە بۆ دابەشکردنی پۆستە سیادیەکان و ناسیادیەکان. بۆیە هەموو ئەو بابەتانە ئێستا لە گفتوگۆدان و دانوستانیان لەسەر دەکرێت. وا دیارە هاوکێشەی دەستنیشانکردنی سەرۆک وەزیران پەیوەستە بە پۆستەکان، نەک تەنیا بە ئەو کەسەی کە کاندید دەکرێت، واتە پۆستی سەرۆک پەرلەمان، سەرۆک کۆمار، وەزیرەکان، وەزیرە سیادیەکانی وەک وەزارەتی دارایی و وەزارەتەکانی دیکەش هەمووی پێیوەستە بۆ پۆستە. هەروەها بابەتی یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک وەزیران پێویستی بە یەکلاکردنەوەی چەندین دۆسیەی هەر سێ سەرۆکایەتیەکەیە، ئەوانش کە پەیوەستن بە ئێوە وەکو هاوپەیمانی دەوڵەتی یاسا چەند ڕژدن لەسەر کاندیدکردنەوەی نووری مالیکی؟ لە ڕاستیدا ئێمە ئەوەمان دەوێت و بەڕژدیەوە بۆ ئاراستەیەش کار دەکەین، بە تایبەتی دوایەوەی پارتی داوا بەڕێز مالکی کاندید کرد وەکو گوتمان کارنامە و سیستەمی سیاسی جارێکی دیکە ڕێخستنەوەی بۆ نەکرێت و پێشتریش کە هەموو شتێک تێک چوو. سەرکردەکانی پێشەوەین لە ڕێزی پێشەوەن ئەوان دەتوان و توانیان سیستەمی سیاسی بگۆڕن و بناغەی بۆ دابنێن و چوارچێوەیەکی بۆ دروستکەن. بۆیە ئێمە دەمانوێت بەڕێز مالکی ببێتە سەرۆک وەزیران تا ئەوەی دەستەی پرۆسەی سیاسی و تەواوی پرۆسەی سیاسی عێراق ڕێک بخاتەوە، چونکە ئەو کەسایەتی هەیە، ئەو هێزەی هەیە و ئەمەش گرنگە بۆ ئایندەش گرنگە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە و لە جیان دەکرێت. باشترین کەسایەتی بۆ ئەمە بگنجێت. زۆر باشە دکتۆر، ئێستا چاوەڕێ دەکرێت لە کۆبوونەوەکە ئەم شەوی چوارچێوەی هەماهەنگی پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان یەکلای بکەنەوە یان نا؟ من لەو بڕواایەدانیم لە چەند کاتژمێری کایندا ئاراستەیەک بۆ شێوەیە هەبێت، بۆیە لە دوای ئەو چەند کاتژمێری ئایندا لەوانەیە بکەوێتە دوای یەکەم دانیشتنی پەرلەمانیش و دوای ئەوەی کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵدەبژێردرێت و گەورەترین هاوپەیمانی نێو پەرلەمان دەنگ دەدات، لەوانەیە بکەوێتە دوای کانونی دەستخۆش. دکتۆر عیمران کازم، ئەندامی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە کەربەلاوە میوانی کوردستان 24 بووی. زۆر سپاس.